بەڕەمی ترافیک ئەم جارە باس لە ڕۆڵی ئافرەتانی ئافسەر و کارمەندان لە خزمەتکردن بە بواری هاتوچۆ دەکات، ئەوان لە ناو بەڕێوەبراتیەکان و لەسەر شەقامەکان لە ئارەکدان. شان بەشانی پیاوان ئامانجێک کویان دەکاتەوە کە پاراستنیجانی هاوڵاتیان و خزمەتکردنە بە شۆفێران و بواری هاتوچۆ. بۆ یەکەم جارە ترافیک ئەرک و هەوڵەکانی ئافسەر و کارمەندانی ئافرەت لە بواری هاتوچۆ نیشان دەدات. دامەزراوە حکومیەکان لە سەردەمی کابینەی نوێی حکومەتی یارێمی کوردستان گرنگێکی زۆری بەدەست و باز و ڕۆڵی ئافرەتداوە لە ناو دامەزراوە جیاجیەکان ڕۆڵ دەگەڕن و خزمەت دەکەن. ئەو لێ هاتووی چاو نەترسیەش بۆ پشتگیری سەرۆکوەزیران لە کابینەی نوێی حکومەتی یارێمی کوردستان دەگەڕێتەوە کە تەواو پشتگیری ئافرەتانە بۆ هاتنە پێشیان بۆ خزمەتکردن با کۆمەڵ و کۆمەڵگە تا ببن بە بەشێک لە پێشکەوتن و بنیادنانی کۆمەڵگەیەکی پێشکەوت و وشیار لە هەموو بارەکان. ئازارەتی ناوخۆش واکێکێک لە گرنگترین و هەستیارترین دامەزراوەکانی حکوومەت سەدان ئافرەت و کچێدا کار دەکەن. لە هێزەکانی ناوخۆ بە گشت بەش و بەڕێوەبراتیەکان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە کارکردن، شان بەشانی پیاوان و هۆشیارکردنەوە و خزمەتکردن و پاراستن و دابینکردنی ئارامی و سەلامەتی کۆمەڵگە. ترافیک دەچێتە بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر. لێرە سەدان کەس لە سەردانیکەران ڕووی تێدەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. جەنجاڵی و بێسەبری بەشێک لە سەردانیکەران و زۆری مامەڵەوای کردووە هەمووان وەک یەک تیم لە ڕێگەی سیستمێک کاراسانی بکرێت کەس نەبێتە قوربانی و جەنجاڵیە. ترافیک ئەم جارە هێزی ئافرەتان نیشان دەدات دەمانێت بزانین لە بواری هاتوچۆ چیان کردو بۆ خزمەتکردن بە شۆفێر و شەقام و هاتوچۆ. ئایا توانیوانە ببنە بەشێک لە سیستمی ڕوبەڕووبوونەوەی سەرپێچی کاران و کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ ڕێنوێنیکردنی شۆفێران. لێرە سەرەتا دلین دەبینین ئەو باس لە ئەرک و کارەکانیان دەکات. نسبة شو لما ورد بينا تدقيق آخر مرحلة تتنك مع معاملات خو معاملة شب ساعتك تتا خلاص كرنا نجر كبراس دس ببكت هتا خلاصت بيت يك ساعتك بتشيت بيش إنه كب أسبوعك تتا خلاص كرنا هتا كبراي معاملة دس بكر بوا ورجر بوا أسبوعك بتشو هتا سنة يورجر بوا أما إنه كا يبي إك ساعات يعني إنجازك عظيمة بو هاتوچویه که اوی مرحله که هو پیشکفتی بکرد و بلی هندش شولکان زور آسان ترن یعنی بری نو که احتمال 10 جور کربونا نو که احتمال 3 جور بکرد و ده جت مرحله اخیری که بتشتا سنوي ور بقري تبعها طب تشتي لو حتخود جوريتي السيارة نيت كطابلة كان أو جدشت سنوي ورقت بشتي ساعتك وهندي ما شيان هنا هندي حسب رين ما كان كوتش مجال هاي أمشي مساعدة هاولاتي بكين هجر هاولاتيش بالمقابل هاري كاري ما بيتن. ئەوان لە هەموو بەشێک و هەوبەیەکی و بەڕێوەبراتیە کار دەکەن. هەندێک کارمەند و هەندێک ئەفسەر لێرە بەرپرسیارەتی گەورەیان هەیە. ڕۆژانە ڕێنمای و کاراسانی بۆ شۆفێران دەکەن و کارەکانیان لە ژێردەست و بەلێزانی ئەوان ڕای دەکرێت و ڕادەپەڕێندرێت بە ئیرادە و لەسەرخۆن. پشتگیری حکوومەت و سەرۆکوەزیران بۆ ئافرەتان تاک و ڕۆڵ لە دامەزراوەکان بەجێڕن هێزێکی گەورەی بۆ ئافرەتانە بەخشیوە. ئەوان سەڵ لە ماندوێتی ناکەنەوە. ترافیک دەچێتە بەشی باڕاڵگرەکان. لێرە ئافرەتێک لەم بەشە هەمووان لە ژوورەکەی کۆ دەکات و کارێکی ئەستەمان چام دەدات. ڕۆڵی ئافرەتان لەم بەڕێوەبەراتیە نیشان دەدات. من وەکو ئەفسەرێکی ئافرەت لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر لە بەشی تۆماری بارهەڵگر ئیش دەکەم وەکو ئەفسەر لە بەیانیە تاک و نیوەڕۆ لە ئەرکداینە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و بۆ خزمەتکردنی شۆفێران لێرە ئامادەینە. کارێکە ئێمە دەکەین وەکو ئەفسەری تۆمارە وردبینە
زۆربەی هەرە زۆری بەشەکانی هاتوچۆی ئەمە دەکەین ئافرەتەکان زۆرن ماشەڵڵایانێ بێ هەر بەشە و هەندێک ئافرەت لێنە یعنی وجودیان هەیە ئافرەتەکان بەعام لە بۆ ئیش خزمەتکردنی هاوڵاتیان هەم لە بۆ ئاسانکاری زۆربەی هەرە زۆری بەشەکان وەکو هاوکاری و یارمەتی خەڵکیش زۆر دەدەن. کەم جارکە برای شۆفێر دێتە ئێرە ئستیماری وەردەگری ئەو ئستیمارە بەناوی خۆی پڕ دەکاتەوە دوای دێتە حەفتەی چونکە بارکۆدی عەقدی ئەلکترۆنی دەکاتن کۆنتڕۆلی عەقدی ئەلکترۆنی دەکاتن لە دوای دێ غەڕامات و مەحجوزاتەکەی دەکەم دەست بەسەرداکردن و سزاکان دەکاتن ئێرەش وردکاری تەفاسیلی دەکرێتن چونکە هەندێک سیارێ هەیە لە تەن و نیو زیاتر تەن و نیو زیاترە دەبی باجی زەریبەی پێ بدەن کە زەریبەیان پێدا دێنە ئێرە کۆنتڕۆلی ئەو زەریبەی دەکەنەوە دیسان دەبی دەچنە ئەفسەری تۆمار پەنجەمۆریان وەردەگیرێ لە ئەفسەری تۆمار کە پەنجەمۆریان وەرگیرە دەچنە پارەدان کەمین لەرێ ڕسوماتەکەیدا دێتە ئێرە فایلەکەی لێ وەردەگیرێ کە وەرگیرە بەستە شای معاملەکەی دەکە ئایا نەقسی هەیە لەو حاڵەتەی هیچ مشکلەی کێشەیەک هەیە لەو فایلەی لە ڕووی پەنجەمۆرەوە لە ڕووی ڕسوماتەکانەوە لە ڕووی عەقدەوە لە ڕووی زەریبەیەوە لەو حاڵەتەی جێبەجێ دەکرێتن کە تەسلیمی کردەوە بۆ هیچ کێشەی نەبوو دیسان دەگەڕێتە ئێرە فایلی لێرە ئەستیلام دەکە کە ئەستیلامی کردوای چاپ دەکرێت ئەو سەنەویە بەو هاوڵاتی دەدرێتەوە. وەکو بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر ئێمە ئێستا ئەفسەری ئافرەتمان هەیە بەڕاستی زۆر بە جورعەتە لە ئیشکردنیش بە جورعەتە یعنی باوەڕ بکە من حەز ناکەم برێم کە لە پیا و ئەوترە بەس یعنی باوەڕ بکە مقابلی پیا و ئیش دەکە بەبێ منەتیش جورعەتیشی زۆر هەیە لە ئیشکردن یعنی غەلەتکردنیشی کەمە. وەکی هاوڵاتیەک سپاسیا کابینا نوێ حکومەت هەرێما کوردستانی دکەم کە ڕۆڵێ ئافرەتە دام و دەستگایên حکومەتê لە پۆلیسê li هاتوچۆyê ku xizmeta hawlatiya dikin şan bi şanê zelaman yani şan bi şanê piyawan tên xizmeta hawlatiya dikin li pilev posta bigire li efsera bigire li karmenda bigire hemiyan mandî bûn بۆ خزمەتکردنە هاوڵاتیە تەرخان کردێ و کابینان حکومەت هەرێما کوردستان و جەنابی سەرۆکی حکومەت هەرێمê پاڵپشتێکە باشە هەمی هاوڵاتیت کوردستانی تایبەتی ئافرەتە لە دام و دەستگایت حکومەتê diketin wekî her وڵاتێکی ئافرەتێت وڵاتێت مەش بۆ خزمەتکردنە هاوڵاتیە شەڤنixûniya dikin li ser cadan diwestin li dam û destgahên حکومەtê pêşwazî hawlatiya dikin zۆr spasiya wan dikin. ترافیک بەردەوام دەبێت دەمانەوێت شۆفێران هۆشیار بن و سود لەو پێشکەوتن و خزمەت گوزاریە گرنگانەی کە حکوومەت دابینی کردووە وەربگرن کە لە ڕووی سیستمی بەڕێوەبردن و شەقام و ڕێگای ستانداردی جیهانیە. ترافیک دەیەوێت هاوڵەکانی پۆلیسی هاتوچۆ نیشان بدات تا هەمووان لی سوودمەند بن و پارێزراو بن لەو جەنگەی سەرشەقام کە بەشێک لە شۆفێران بەهۆی سەرپێچی و پابەند نەبوونیان هەڵی دەگیرسن جگە لە زیانی گیانی زیانی گەورەش بە شەقام و پێکاتەکانی دیکە دەگەێنن. دەستخۆشیان لێ دەکەم لەو ئەفسەر و کارمەندە ئافرەتانەی کە شان بەشانی پیاوان لە شەقامن و بۆ جێبەجێکردنی یاسا بەسەر شوفێران و هاوڵاتیان هەموو مەوەست و هەدەف و ئیش و کار و مانیبوونی ئێمەش بۆ ئەوەیە خزمەت بە هاوڵاتیانی خۆمان بکەین خزمەت بە شاری خۆمان بکە شاری هەولێری خۆشەویست شوفێران زیاتر پابندکەن بە یاسا و ڕێنمایەکان لۆی گیان و سەر و ماڵ و سامانیان پارێزراوی خوا نەخواستە تووشی ڕووداوی هاتووە دەبن پێویستە شوفێر پابندبی بەو یاسا و ڕێنمایانە لۆی گیان و ماڵ و سەر و سامانت پارێزراوبی و شارەکەشمان جوانتر و هاوڵاتیانی خۆشمان جوانتر و
بە پێشکەوتوترین شێوە بتوانن شەقام بەکاربێنن جەنجالی کەمکەینەوە ڕووداوی هاتوچۆ کەمکەینەوە. بروسك ساعة شقام الشزمتي لروها تسوتسونا. الناس شافوها كذلك يصافي يقول فيها كيف يصافي فيها لروها تكون دوسرة ثانية. وجه هذا الصوت. ئیدی بۆ کۆنتڕۆلکردنی شەقام و ڕووداوی هاتوچۆ ڕێگری لەو سەرپێچیانە دەچینە هاتوچۆی ناو شار ڕۆژاوە. لێرە ئەفسەرێکی ئافرەت بە مەفرەزیەکەوە دەست دەکات بە چاودێری شەقام و جوڵەی ئۆتۆمبیلەکان ئەو سەرپەرشتی هێزێک دەکات. ڕێنمایی و ئەرکەکانیان پێدەدات و دەردەچن دەست دەکەن بە چاودێری شەقام و ڕێخستنی هاتوچۆ. دارین دوو دارین یەک کاکە هەر مخالەفەیەکتان بینی لە لای خۆتانەوە ڕایگرن بۆ ئیجراتکردن. ڕۆژانە کە دێمە ئەرکی خۆم دەست بە ئیجرa'اتەکەین لەگەڵ تیمی هاتوچۆی خۆمان، تیمی مفرەزەمان هەیە، تیمی ڕووداوەکانمان هەیە، ئیجرa'اتەکەین لە شەقامەکان و لەو فلکانی کەوا زیاتر ئەزدیحامیەکەوێتە سەری و دەبینی ڕۆژانە ساریەکی زۆر بەڕاستی یعنی ئەزدیحامێکی زۆر دروست بوو ئێستا لە شەقامەکان، بەڵام لەگەڵ ئەوەشە دەبینین ڕۆژانە مخالەفات زۆرە، شکانەوەیە سەر یەکتریە وەکو نەبەستانی حیزامی ئەمانە، وەکو جامڕەشیە یان دانانی پەردە یان جوانکاری بۆ ناو سەیارەوە کە بە شێوەیەکی زۆر خراپ تەئسیرەکە لە ئۆتۆمبیلەکانی تر و دەبێتە هۆی ڕووداوەکانی هاتوچۆ. ئێمەش وەکو ئەفسەری هاتوچۆ پۆلیس و براکانی ترمان کە لە شەقامین ئیجرa'اتی خۆمان ئەەکەین کە هەوڵە دەین ڕۆژانە ئەم سەرپێچیانە کەمکەینەوە تاکو قوربانیەکانی ڕووداوەکانیشمان بە ڕێژێکی بەرچاو کەم بێتەوە. خاوەنی ئۆتۆمبیلی تۆت لەلایەک شەقامەکە ڕایگرا. لە پێچینەوە لە سەرپێچی کاران دەکەن و بەشێکیان ئامۆژگاری دەکەن و دوامۆڵەتیان پێدەدەن کە سەرپێچەکان دووبارە نەکەنەوە. لە کاتی چاودێری لە شەقامی 6 مەتری هەولێر ئۆتۆمبیلێک دەوەستێنن کە بەدەنگە بێزارکەرەکەی ژاوەژاوی دروست کردووە. ئیجازەت هەیە وانە؟ ئۆتۆمبیلەکە تۆ بزانم ئەگزۆزی دڕانەوە وانە؟ مانە بیلادیە پێش دوو ڕۆژ ئەتوانی هەنێ پێلێنی بەس بزانین دەنگی چۆنە؟ بەچاوم بە سیارە هەش بستر. بەڵێ ئاخر سەوتم بدەری ئاخر سەوت. ئاخرێتی؟ بەڵێ بە حەقیقەت ئەو دەنگە یان ئەو ئەگزۆزەی کە ئاها دەنگی بەرزە مخالفی باش نییە چونکە هەندێک هەیە مەسەلەن ئینسان هەیە نەخۆشی دڵی هەیە لە ناکاو پێلێنیت ئەو سەوتە زۆر تەسیری لێە باشە؟ لە بەردەوامی بە دەداچوونەکان ترافیک دیمەنێک تۆمار دەکات کە ڕووداوێکی لە ناکاو ڕوودەدات. لە کاتی ڕۆیشتن لە شەقامێکێک لە چوارڕیانەکان پۆلیسێکی هاتوچۆ ئافرەتێک دەوەستێنێت کە بێت تابلۆ ئۆتۆمبیل لێ دەخورێت.
دواتر دەیوەستێنێت و لێ پێچینەوەی لەگەڵ دەکەن. لە کاتی وەستاندنی داخۆی دەکێشێت بە ئەفسەرە ئافرەتەکە چونکە وەستاندویەتی. بەڵام ئەفسەری بەرپرس تەنها لێ پێچینەوە لەسەر پێچەکانی دەکات و لی خۆش دەبێت کە خەریک بوو بیشێلێت. کوی باشی جازو سنەوی داوتە لو خۆت لێم دە ئەگات لە خۆت نەبوو سیارەکەم لولەیە بۆ من تەبقە ولەیان کورسەر لۆ سیارەکەت بێ ڕقەمە لەبەروەی دوو ڕۆژ پێشێستا حادثەی سیارەی کرا بە خۆت سایق بووی ئەو کات بەری من عملیاتیشم ئێستا قەلب تەخەرە بەڵێ چاکەوی ئینشاءالله ڕقەمەکەشم پێ وەڵا بەس گوتیان دەبێت خێ چکەم شارەزانی وەزەرە بەرسان ئۆکەی دوای یاسە ساڵێ زیات ڕقەمەکەت توانی بدەیتێ وای عملیاتم دەبی دابەزمان بەخۆم دێ دیارە پێش 2 ڕۆژ تووشی حادیسە بووە بەڵام ڕقەمەکەی تێ نەکردوتەوە سیدەوە چار کونی تێدا ئەرێرە بڵێ یعنی ئەوە زیادە چارەکی کوم کرایتەوە لێ درایتەوە بڵێ بڵێ دەبەر کامیلەی وانە ڕقەمی لێ کردەوە تێخستەوە بڵێ لە چارەکی بەبەردەوامی ئەوی شەش دەکات زۆر حاڵەت هەیە مەسەلەن ڕقەمی ئۆتۆمبیلی لێکەنەوە لەبەر کامیرەی لەبەر تەجاوزی سورعەکەی هەتاکو ڕقەمەکەی نەگرترێت ئیجراعاتی لەگەڵا بکەن وەسلێکی بدەنێن لەسەر بێ ڕقەمی دەبینین ئەم ئۆتۆمبیلە ئێستا لە ناوەندی جادا ڕاوەستاوە بە بێ هۆ 4 فلاشی پێکردە ئیتر وا دەزانێ شەقامەکەی خۆیەتی بۆی هەیە بۆستێ بەڵام ئەوە زۆر خەتەرە چونکە دەبێتە هۆی توشبوون بە ڕووداوە دەبینین ئەم ئۆتۆمبیلە 3 ساید ڕاوەستایە 1 ساید بوو ئەvە 3 سایدە فەرموکاوەرێرە ئەتو شۆفێری سیارەکەت لە ناوەندی جادا ڕاگرتووە قەینا جێش نەبێت بەڵام ئەتوانێت سەرکەویە مەکتەبێ ئەوم دەک هەر بچم بیاینم بەغار دەڕۆ بەڵێ ئەخر نابێت تووشی ڕووداوە بیت ئەتۆ ئەگە تەمەشا بکەی لێرەوە 3 ساید ڕاوەستاوی ئەوەش لە ڕووی زۆر بوو لە چێرام گربایە بەڵێ لە ڕووی قانونی هاتوچووە مخالفی ئیجازە و سەنوێکەتمان بەرێ دادەگەن ئەم جارە لەبەر خاتر مناڵە جوانەکان مساعدەت دەکەین بە جارێکی تر دەبێ ئاگادارەبی 3 ساید نابێ ڕابۆستی هەرچەند دوور بێ هاگەر تەمەشاکەی پشتەوەت چۆڵە شەرت نییە لە بەردەم قوتابخانەکە ڕابۆستی با نەختێک بە پێ بڕۆی زۆر ئاساییە ترافیک بەردەوام دەبێت دوای گەڕان و چاودێری لە ڕێگەی مەفرەزە چاودێری شۆفێران دەکەن بۆی بزانن پابند بن بەڕێنمایەکان چونکە زۆرێک لەو سەرپێچیانە تەنها لە ناو مەفرەزەکان دەبیندرێت و هەستی پێدەکرێت بۆیە خاڵی پشکنین دادەنرێت. دوو جۆرە بلاجکتۆری داناوە چەوان ڕووناکیەکی زۆرەدا کە تەسیر لە ئۆتۆمبیلەکانی پێشەوە ئەکات پێش خۆی دەبێتە هۆی تەسیرکردن لە چاوی شۆفێرەکانی تر و دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ ئەم دوانە هەردووکی مەمنوعە نابێ هیچ ئۆتۆمبیلێک ئەم جۆرە بلاجکتۆرانە ببستێت لە ئۆتۆمبیلەکەی چونکە زەرەری گەورەی هەیە. کاکە ئەو بلاجکتۆرانەت مەمنوعە بەڵێ ئەو جا ئێستا بێ لیکینەوە بەڵێ بەڵێ ئەو بلاجکتۆرانە هەردووکی لێکەرەوە. مۆبایلت پێبوو مۆبایلت بەکارهێناوانە بڵێ لە کاتی لە قڕینی ئۆتۆمبیل نابێت بە هیچ شێوەیەک مۆبایل بەکار بهێنرێ و غەرامەی 40,000 غەرامە دەکرێت. لە شەقامی دەرەوەی شاری زۆرجا بەهۆی خێراییە بەڵام زیاتر لە ناوەوەی شاری دەبینین زۆربەی شۆفێران تووشی ڕووداوی هاتوچۆ ئەبن بەهۆی بەکارهێنانی مۆبایلەوە
زیاتر مەشغوڵە بن بە هۆی مۆبایلەوە کە دەبێتە عەرقەلەی سیر، دەبێتە ئەزدیحام، دەبێتە ڕووداوی هاتوچۆ، تەسیل لە شۆفێرەکانی ترەکات و زەرەری گەورە دروستەکە لە شەقامە. من لە مێژە لە هاتوچۆ داوامەکەم لە ئەوەلی تەعینەکەمەوە هەر لە هاتوچۆ بوومە و بەڵام لە ماوەقعی مختلف و لە هەموو جۆرەکانە لە هەموو بوارەکانشی ئیشم کردووە. بەڵام ئەوەی کە تێبینیم کردووە کە زیاتر مخالفەکان لە ناو شەقامەکان ئەوەی کە هاوڵاتی بەڕاستی پاپند نابێ پێی ئەوەش خۆنەبەستاننی قایشی سەلامەتیە کە زۆر 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 گرنگکە بۆ شۆفێران، چونکە زۆر لە ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین خۆی نەبەستاوەتەوە دەبێتە هۆی مردنی ئەو شۆفێرە و کەسانی کە لەگەڵێتی. بۆیە لەلایەنی خۆمەوە داواکارم هەمویان خۆیان ببستنەوە، نەک تەنها بگەنە مەفرەزەی دەست لە حیزامی ئەمانە بن و خۆیان دەبستنەوە. بۆ تازەق نەکردوێتەوە وای ناسان بەسەر هەر ئاگام لێ نیە وەڵڵا تەماشای ناکەی قەت وەڵڵا تەماشام بەڵێ ئەوە گەر بکەویتە ناو مەفرەزەی غەرامەی 40,000. دەبینین ئەم شۆفێرە بەڕێزە هەردووکیان خۆی و سەکنەکە زۆر زۆر بە مەزبوطی خۆیان بەستاوەتەوە. زۆر حاڵەتە دەگمەنە داواکاری لە هەموو شۆفێرێک نەک بە سایقەکە بەس بەڵکو سەکن بێ ئەوانی پشتەوەش خۆیان ببستنەوە. ئێمەش لەلایەنی خۆمانەوە دەستخۆشێکی گەرم لە خاتوونی بەڕێز دەکەین. ئەو ئۆتۆمبیلە تابلۆی زامەکانی ڕەشە بە هەمان شێوە تابلۆی دواوەی پێوە نیە پێدەچێ ئەو تابلۆی دوایە بۆیە لێکردویتەوە زامەکانی ڕەشە تاوەکو لەلایەن ئەفسەرانی پۆلیسی هاتوچۆ و غەرامەی بوونێ هەر بۆیە ئێستا ئێمە داوای مۆڵەتی شوفێری ساڵیانەی لێ دەکەن. ئەگەر مۆڵەتی شوفێری ساڵیانەی پێنەبی دەبێنەوە هۆبەی دەست بە سەرداگرتن و حجزی دەکەن. دەبێنە حجزی لەبەرەوەی جامی ڕەشە هیچ مستەمسەکەچی نەدایتەمە و تابلۆی پشتەوەی پێوە نیە. هەر بۆ ئێمە کارمەندێکی خۆمان بەگەردایە دەبێنە هۆبەی دەست بە سەرداگرتن تاوەکو بە هیچ سیارێک چاوەکانی بەبێ موافقەی بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕەش نەکا و تابلۆی دواوەی بە هیچ شێوەیەک لێ نەکاتەوە. کارمەندانی هاتوچۆ بە برایان و بە پۆلیس و بەخشکەکانمان یعنی هەمویان لە کاتی بوونەوەکان وەکو نەورۆز و ئاعیادی جژن و ئەوانەیە ئێمە هەر وەکو عوتڵەکانیش هەر لە شەقامین و ئیجراعاتی خۆمانەکەین فی سەبیلی خزمەتکردنی هاوڵاتی بۆ ئێمە داواکارین هاوڵاتیش پابند بێ بە ڕێنماکانی هاتوچۆ تاکو بتوانین کۆمەڵگایەکی تەندروست بگەینین. لێرە یەکێک لەو هەنگاوانەش دانانی کامێرای چاودێری خێراییە کە بە یەکێک لا گەورەترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دادەنرێت. لێرەش مقەدەم شەونم سەرکردایەتی ئۆرکە دەکات. ڕۆژانەمە دەست بە دەوام دەکەین لە سعات 7 بەیانیەوە تیمەکانمان دەردەچیتن تاکو 11:30 شەو کۆتا تیممانە لە 11:30 شەو دەگەڕێتەوە دایرەی ڕۆژانە بە 3 شەفت کارمەندانمان دەردەچن لە سعات 7 بەیانی تاکو 12 نیوەڕۆ لە پاشان لە سعاتێک تاکو سعات 6 ئێوارە لە پاشان لە سعات 6 ئێوارە تاکو 11:30 شەو بەو شێوەیە بڵێ تیمەکانمان دەردەچن. لێرەدا ئەمەدانە هەدەفمان لە دانانی کامیرا هەدەفمان کۆکردنەوەی غەرامە نییە، هەدەفمان پاراستنی ژیانی خەڵکە، هەدەفمان پاراستنی ڕوحی ئینسانەکانە، هەدەفمانە لە کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ. بەڕاستی لەو هەمومان دەبینین کە کارەساتی زۆر دڵتەزێ ڕوودەداتن کە ڕۆژانە بە ڕووداوی هاتوچۆ لەبەرەوە بۆ کۆنتڕۆلکردنی شەقامەکان بۆ کەمکردنەوەی ئەو خێرایی کە لە بۆی دیاریکرایە لە هەمان خێراییدا بڕواتن لەبەرەوە مە کامیرە دادنێن و بۆی بتوانین شتێک لە ڕووداوی هاتوچۆ کەم بکەینەوە.
لە کۆتایی ترافیک ئامانجی بنیاتنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە بواری هاتوچۆ و بۆی پارێزراو بن و سوود لە خزمەتگوزاریەکانی هاتوچۆ وەربگرین.